ناڵێم تاوانبار کاک محەممەدی ماملێ بەوە تاوانبارەکەن ئەڵێن گۆرانی ئازەری زۆری کردووە بە کوردی، بەڵام یەک خاڵی هەیە لە بەرچاو نەگیراوە. زۆر گۆرانی کوردی هەیە کە کراوە بە تورکی، بەڵام کاک محەممەدی ماملێ و یا باشتر بڵێ مامۆستا محەممەدی ماملێ و مامۆستا تایر تۆفیق و ئەمانە دیسان کردویان یانەتەوە بە کوردی. نمونە زۆر نیستە، کاتی ئەوە نییە، چونکە ئێمە کارەکەمان شتێکی دیکەیە. ئەم گۆرانیە هەم هونەرمەند حەسەن زیرەک وتویەتی، هەم هونەرمەند ماملێ وتویەتی، هەم هونەرمەند کاک مەزەری خالقی وتویەتی. دیارە هەریەکەیان بە شێوەیە، بەڵام ئەسڵی گۆرانیەکە ئەوە نییە. ئەسڵی گۆرانیەکە ئەمەیە کە من بۆتانی ئەڵێم، چونکە جەلال گوزەل سەز خوێندوویەتی. دیارە گۆرانی بێژەکانی تورکیا ئەوانەی کە کوردی نەزانی تورکی پێ فێرکراون هەمیشە نازناو یان لەقەبێکیان پێداون بۆ ئەوەی کە هانیان بدەن زیاتر گۆرانی کوردی بکەن بە تورکی. هەروایش بوو ببوورن کاتتان نەگرم، کاتی خۆی گۆرانی بێژێک ئەگەر خەڵکی دیاربەکر بووە بچوێت ئستانبول گۆرانی بگوتبایە، ئەگەر گۆرانیەکی ئورفا یان گۆرانیەکی ئەرزنجانی بگوتبە نەیانەهێشت، یان گوت پێویست ناکات تۆ گۆرانیانە بڵێ، ئەبێ گۆرانی ناوچەی خۆت بڵێ، بۆ ئەوەی کە لەلایەن گۆرانی بێژەکانەوە هەمووی بکرێ بە تورکی. جا ئەم گۆرانیە بە بنەڕەت کوردیە و منیش ناچار بووم لە ڕووی هۆنراوەکەی خۆی شتێکم بۆ دانا بە سۆرانی پێشکەشتانیەکە. آخ به هورای آفرین أخذ خيرنا أخذ السيف نديد أخيار كل ما أخيام بداية جاناي دست الماس أمانة فنجاناي دست الماس أمانة نماوم ستاوم مشكو تساوي نماوم ستاوم مشكو
ناسم هر وقت باروت امان امان ناسم هر وقت باروت امان 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 یار دیدم یار بو چیم دکوژی دم